امریکا ایریشه که دبه سر بنگهن ملیتان آلیگرین ایرانی لروجلات سوریه. بلافکرنا واکسین کورونای لهنولات مالدار راسی رخنه یانتی. کوچبرین سلیکانی لکامپکا حسه که دخوازا آلیکاریان دیکن. چه برنامه کرد کنکشن دنگی امریکا ل واشنطن پایتخت سلاو و ریزن من صالح دمی جرج بو بینرن هجار ل هر جهه کی هون ل دمینن سروکی امریکا جو بایدن فرمانا ایریشک عزمانی لدجی بنگهین میلیشیاین آلیگرین ایرانی لروجلات سوریه دا لگور بنافکرنا پنتاگونه وکو برسف جه ایریشن داوین دجی آرمانجن امریکی لعراق را دیاره ایریش ده چارچوه که سینوردار ده هاتن پیکانین جبو کم کرنا گرژیان بریارا بایدن یا پیکانینا ایرشان لسوریه نل عراقی با کیمانی جبونها بهنه که ده حکومت عراقی کو و کلین انخوال لدور ایرشا روجا 15 و مهی بکن کو ده انجام ده هن امریکی هاتن بریندار کرن. پیودار پنتاگون جان کربی ده داخویانیه که ده گوت سروک بایدن ده کار بکش بو پاراستنا امریکیانو کسایتین کوالسیونی کربی گوت ده همان دمه ده مخواست کریاره که دیار بکن که روشهایی بگشتی رجلات تا سوریه و عراق گر نبه کربی آنی زمان که ایریشن عزمانی هجمارک بنگهن وان ویران کرن لخالک سینوریا یا کجالی گروپین گریدای ایرانه و دهاتن بکار آنین دناف دجی کتائب حزب الله و کتائب سید الشهداء. بلافکرنا واکسین دجی ویروسا کورونای تنها نب آوای کی دادمند بریود چه پرانیا درزین گهشتنا ولاتن مالدار ان جهانه ل پروگرام که رخصتنا ساغلمی جهانی کو دخوازه و که بگوهره دانین یکمن درزین واکسینان گهاندن ولات غانای. شوا سه شنبه 600,000 دوزن واکسینا کووید 19 یا استرازینیکا یا زانینگاه اکسفورد گهشتینا ولات هندستانه. کوواکس برنامه نفنتوی بو هفسن کرنا واکسینان لروژا چهارشنبه چندین بارن واکسینان هنارتینا گانا. اوین ایکین دسوزن خودا کو افساله 2 بیلیون دوزن واکسینان هنارتینا ولاتین جیهانه. اوه دمکی میشویه. گوتنا ریو براجی بجی کارا یونیسف هنریتا فور. هر وصاوی سوزدا کو خلکی ولاتن هجار جیل پاشنامینن. لیره بر گشتی WHO تدریس ادینام گود. اونا مسئله که خیر خوازیه او مسئله که پاندمیه. ام نشین به پاندمیه لجهه که راوستین حتی که ام به پاندمیه لهمی دورا راوستینین. جهن کو نخوشی لبر بلاف چید بی جورینین ویروسان و مترسیدارتر پیدا ببن. و جورگینی ایکم جار لافریقا باشور هاتیه دیدن که دکارید واکسینان به حزب بکد. گروه G7 یه ولات خودانده هاتن بلند 3.4 میلیارد دلار لواکسین کووید 19 مزاختینه جبو جرباندن و چاره سریه. سروک جو بایدن جی پشتوانی آوی برنامه کریه برو واجی روبریا بری خو. امریکا سوزا که 2 میلیاری داده کوواکس زیده تری سوزا 2 میلیارد دنجی جبو کو یندن جی پنگاوا باویژن. لهش تا برنامه پیوستی به 23 میلیارد دلار دی هیا. مسفن تسمه بر پرس کمیته رزگار کردن نفنتوی گود کوواکس هفرکیه دیگر ولاتین دی دکت جبو که ماسیا ده هجمارا واکسینان دا. آرمانجکا گرنگه لراستی او لدماهی رزکا دریج دمینید. رامانا و او اگر خو اوان پاره جی هبن لحت او پاره دهت دستوان ده گله گیرود بید. تدروس دبیجید چندین ولاتن دولمند رزا خوب کرد کرینه و گریبستان دگلوان کمپانیان دکن ین کوواکس بمپی دکن. اگر ما پاره هبن ام نکارین واکسینی به ولاتن هجار بنیرین. حتی که اولاتین دهات وان بلند هفکار نبن او رزه لبرنامه کوواکس بگرید بو وان گریبستن پی راد بن. ایکم دوزن واکسینان دگهن ولاتن خودانده هاتگی کم یا ناونجی لشارزاد بیجن ده هیف پیچن تا که اولاد بگهن آست ولاتن دولمند.
رونشتوانین بنگهک آلیکاریه لامریکا انها چجا جیانا بری پاندامیا کورونایی دکن به خیره چادرک پلاستیکی که بناوی چادر حمبیز کرنی تناسین او دکارن بریا و کسو ناسین خوادیسا حمبیز بکن پشتی که سالک جه به پارمان چاوا لوی راپورتی تماشک خانم جینی شێڵدنی تەمەن 87 ساڵان دووچاری نەخۆشی ئەلزایمەر بووە کە جۆرێکە لە نەخۆشی دەرونی. ئەم خانمە دانیشتووی گوندی جونیپەری شاری دێنڤەری ستانی کۆلۆرادۆیە. ئێستا دەیەوێت کوڕەکەی لە ئامێز بگرێت. ئەو کاری بۆ چەندان مانگە نەیتوانیوە بیکات. تۆمی کوڕی دەڵێت لە مانگی دەی ساڵی پارەوە ڕووبەڕوو دایکی نەبینیوە. دایکم هەست بە ئازاری دابڕان دەکات بەوەی کە ناتوانێت لە ناوماندا بێت. دایکم لە هەموو ژیانیدا زۆر خانەوادە دۆست بووە. جا ئەم دابڕانە بۆ ئەو سەختە. تۆم دەڵێت ئەو سوپاسی ئەو خەڵکانە دەکات ئەوانی ئەم چادریان هەڵداوە لەم شوێنە بۆ هاوکاری ژیان. تەنانەت ئەگەرچی پەیوەندیکردنەکە لەڕێی ئەم بربەستە پلاستیکیە ئەو پەڕی ئەستورەشەوە بێت. تەنها هەر بتوانیت باوەشی پیادا بکەیت و هەستی پێ بکەیت و ئەویش باوەش بە مندا بکات ئەوە هەستێکی خۆش بوو. هەرچەندە دایکم کێشەی بیرچوونەوەی هەیە بەڵام ئەوان هەر لە ئێستادا دەژین و دەتوانن چێژ لە هەر چرکە ساتێک وەرگرن. ئەمریکا یەکێک بووە لە وڵاتانی جیهان کە ڤایرۆسەکە بە سەختی زیانی پێگەیاندووە و تر لە 28 ملیۆن حاڵەتی پشتڕاستکراوی تێدا تۆمار کراوە. ئانا هاستیتەر لە گوندی جونیپەر دەڵێت بەتایبەت بۆ کەسانی بە ساڵداچوو باوەشپیاکردنێکی بچووک دەشێت کاریگەریەکی گەورەی هەبێت. ناوەناوە چادرەکە پاکش دەکرێتەوە دەرئەنجام ئەوان دەتوانن خۆشەویستانیان لە ئامێز بگرن یان دەستی یەکتر بگرن. ئەو کارەی وا بۆ نزیکەی ساڵێکە نەیانتوانیوە بیکەن. ئەماندا مایر ڕێکخەرێکی خۆبەخش دەڵێت ئەو ساتانی دەشێت هەندێک جار ئازاری دڵ بدەن بەڵام هاوکات ئاسوودەیش بەدڵدا دێنن. باسکردنی بەسەربردننی ژیانم لەگەڵ ئەم کەسانە و کارکردنم لەگەڵ ئەم کەسانە و ئەم خانەوادانە سەختە و مەسلەی ئەوەی ئەمانە بۆ هەشت هەتاک و دەمانگ بەبێ ئەوەی چاویان بە کەسوکاریان بکەیت. لە ڕاستیدا ئەوە بۆ من مای دڵنیگرانیە. تەنها پاداش بۆ من ئەو خۆشیە بووە کە ئەوان پێمی دەبەخشن کاتێک دەیان بینم کە چەند دڵخۆشن. لەو کاتەوەی پەتاکە بڵاو بووتەوە چادری هاوشێوە لە سەرانسەری ئەمریکادا هەڵدراون لە وڵاتانی وەک بەریتانیا و بەرازیل هەندێک کەس بە پەردەی دەست لە ملانکردنی ناو دەبن. لە بەرازیل خانم ئەلیزابێت لیس بووە هاوینی ڕابردوو سەردەنی باوکی کرد لە خەڵوەتگەی پیران و لە بەیەک شادبوونەوەیەکی پڕ سۆزدا باوەشیان بەیەکدا کرد و یەکتریان ماچ کرد. ژیانمان لێزەوت کرا هەموو ڕۆژێک بۆ بینینی باوکم دەهاتین بۆ ئێرە. خێزانێکی دیکە لە هەمان شوێن پێکەوە گۆرانیان چڕی و سەمایان کرد ئەمەش دوای چەندان مانگ کە یەکتریان نەبینی بوو. دریس ڤیلاس بۆرس کە تەمەنی 93 ساڵانە گوتی دوای بەسەربردنی کاتێک لەگەڵ کچەکەیدا هەرگیز لەوە دڵخۆشتر نابێت. ڕایەڵەی پەیوەندی دایکێکە کچەکەی لە ئامێز دەگرێت و دڵی زۆر پڕە دوای باوەش پێکردنەکە دەڵێت من باشم و کچەکەشم ئێستا هێورترە. چارەسەرکارێکی دەرونی لە خانەی چارەسەرکردنی پیران دەڵێت وێڕای ئەم بربەستە پلاستیکیە بەڵام هاوکات بەریەککەوتن دەبێت کە ئەو پەری گرنگە و ئەو پەرۆشیە دەڕەوێنێتەوە ئەوەی کەسێک هەی بووە دوای چەندان مانگ لە ئاکامی دابڕان. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بریارێکە جیبەجیکار ئیمزا کرد ji بۆ پەیداکردنا کەلوپەلên کێم ji سەرانسەری جیهانê. دê حکوومەت پێداچوونێ divê derbarê de bike û cihên lawazên pêşesaziya Amerîka destnîşan bike. Di nav wan kelûpelan de alavên kompûteran, betariyên otomobîlên ku li ser elektrîkê kar dikin û pêdiviyên dermansaziya û her wiha hin tiştên din. دوای چەند مانگ لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا ئەمریکا ڕوبەڕووی کەمیەکی سەرانسەری کەرەستەکانی پاراستن بوویەوە وەک دەمام و دەستکێش. لە ئیستاشدا کۆمپانیا ئەمریکیەکانی ئۆتۆمبیل لە هەڵدان بۆ دۆزینەوەی هەندێک پارچەی ئەلکترۆنی پێویست بۆ دروستکردنی ئۆتۆمبیل. ئەمانە ئەو کێشانان کە سەرۆک جۆ بایدن دەیەوێت لە ڕێگای فەرمانێکەوە کاریان لەسەر بکرێ. فەرمانەکە چاوپێداخشانەوەیەکی 100 ڕۆژەی حکوومەتە بۆ زەنجیرەی دابینکردنی جیهانی و لاوازیە شاراوەکانی ئەمریکا لە پێشەسازیە گرنگەکاندا لەوانە پاتری ئۆتۆمبیلی کارەبایی و نیمچەگەیەنەرەکان و واتە پارچە ئەلکترۆنیەکان و کانزای گرنگ کە لە ئەلکترۆنی و دەرمانسازیدا بەکار دەهێنرێت.
ئەم پێداچوونەوەیانە سیاسەتی پێشنیازی ئێمە دیاری دەکەن بۆ بەهێزکردنی زنجیرەی دابینکردنەکانمان لە هەر هەنگاوێکدا و هەروەها بە شێوەیەکی ڕەخنەگرانەش دەستپێکردنی دەست بەجێ ئەو سیاسەتانە دیاری دەکات. ئەم فەرمانەی بایدن هەروەها پێداچوونەوەیەکی یەک ساڵە لە کەرتی بەرگری و تەندروستی گشتی و گواستنەوە و وزە و تەکنۆلۆژیای زانیاری و بەرهەمهێنانی خۆراک لە خۆ دەگرێت. پێداچوونەوەکە دەتوانێت یارمەتی کۆمپانیەکانی ئەمریکا بدا کە بە شێوەیەکی استراتیژی و بەرهێنان بکەن و لە کاتی قەیرانەکاندا زیاتر بەهێز بن. خاڵی سەرەکی ئەوەیە کە بە تایبەتی لەگەڵ گۆڕانکاریکی بەرچاو یان گۆڕانکاریکی خێرادا بێ. ئێوە دەبێت کارێکی باش و پێشبینیکی باش بکەن و دەبێت زۆر بیر بکەنەوە و دەبێت کۆی سوڕی کارەکە بخەنە بەرچاوی خۆتان. لە کاتێکدا لە فەرمانەکەدا ناوی هیچ وڵاتێک نەهاتووە، ئەمریکا بە تایبەتی لە چەندین پیشەسازی گرنگ و مادەکان زادەگمەنەکاندا بۆ بەرهەمهێنانی هەموو شتێک لە کەرەستەی ئەلکترۆنیەوە بگرێت تا کەلوپەلی سەربازی پشتی بە چین بەستووە. ئەمە شوێن و خاڵێکی باش نییە کە تیایدا بیت. ئەوەی کە من بڵێم ئێمە تەنها سەرنجمان لەسەر وڵاتی چینە، بەڕاستی ڕوانینێکی کورتبینانەیە. پێم وایە ئەم سیاسەتە بەڕاستی وێنەیەکی فراوانتر لە بەرهەمهێنانی ئەمریکا دەخاتە ڕوو، کەواتە تەنها چین نییە. بەڕێبەرایەتی ترامپ هەوڵیدا بوو لە ڕێگای کەمکردنی باجەوە کۆمپانیا ئەمریکیەکان هان بدا بۆ دابینکردنی کەرەستەکان لە ناوخۆدا. سەمیرا فەیزڵی جێگری بەڕێوەبەری ئەنجومەنی ئابووری نیشتمانی کۆشکی سپی دەڵێت استراتیژی بایدن لەمڕۆوە جیاوازە. ئەمە بڕیار نییە تەنها بابەت بێت کە ئەمریکا تووشی هاتبێت. وەڵامی ئەم لاوازیانە هەمیشە ئەوە نییە کە پێویست بێت ئاسی بەرهەمی ناوخۆیی بەرزکەینەوە. ڕۆژی چوارشەمە بایدن و کامەلا هێرێز جێگری سەرۆکۆمار لەگەڵ یاسادانەران لە کۆشکی سپی کۆبوونەوە تاکو و پشگیریەکی دوولایەنە بەدەست بێنن بۆ دڵنیابوون لە دابینکردنی پێداویستیەکان. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. پارلمانا ترکیه راکرنا پارێزبندیە پارلمانی دده بەرچاوان د دەرحەقی 21 پارلمانتەرین پارتیە دموکراتیکا گەلان هەدەپێدا. حکوومەتە ترکیه هەدەپێ بە گرێدانە بە پەکێکی تاوانبار دەکە و هەدەپێژی پارتیە دەسەڵاتدار AKP بە ئارمانجگرتنا وەیا سیاسی تاوانبار دکە. ji bo agahiyên bêhtir divê derbarê de niha pemnêra me li bajarê Amedê Xecîcan Farqîn bi riya Skype bi me raye. Dem baş Xecîcan agahiyên dawî divê derbarê de derbarê rakirina parêzbendiya parlemanî ji ser parlamenterên HDP de çi ne? dem baş kekesale. وەکی کتێژ دەستنیشان کرا نەهاد حەقی 28 پارلەمەنتەرین هەدەبێت ڕاستی چونکە ڕۆژە چوارشەمێ سەرۆکی پارلەمەنتە تورکیە مستەفا شیان تۆپراگاند حەقی 33 پارلەمەنتەراندا فەرزەکە هاتیە هەنارتن و 28 این هەدەپێ نەشخۆون دزانم بەریاویژی حەقی نەی پارلەمەنتەرین هەدەپێدا سەر مەسەلە بویەرن کۆبانێ دیسا فەرزەکە هاتبوون ئامادەکردن تێدا هەفسەرۆکەین هەدەپێ بخۆشی هەنە فەرین بولدان و حتى بۆ ناوێ هەفتەدا حەقی 5 پارلەمەنتەرین هەدەپێیان وانێدا دیسا بەسەر هەجەتا کۆ پشتەوانیا ڕێخستنە تەرۆرێت کن دیسا فەرزەکە هاتی ئامادەکردن یعنی ئەم دکارم بێژم کو ئەنا فەرزەکە 1300 فەرزەکەی کوانا لە پارلەمەنتۆینە نێزن 900 فەرزەکە ji بووی پارلەمەنتەرین هەدەپێ هاتنا ئامادەکردن يعني اف النقاش وهاتنا وروجه براستي جرينجك صالح جبركو وكيف ما دست نشانك 1300 حتى ذكرنا عندك الحق حميد بارلمان زيادة تجي بارلمانترين هذا في وجهه ده لي روجين داوود حقين داوود تزانيش در مسألة باشه خجیجان ببرز خفتن تبرم اگر دادگاه اف یک عالی نبه یعنی پارلمان ترکیه یعنی پارتیک یعنی هنک اندام پارلمانی تا کجان آسته دکارن و پروسه پیش و ببن اگر او کسانه با آوکی فرمیج عالی دادگاه نین تاوان بار کرن. بله
شخوا راستیج اوانا کسی که حقا در فزیکات ناماده کرن برای که پارلمانتر حقا در گرفت توسط نمیکنه یعنی جبر کلتور که حق پارلمانتر که در دوزاره بکرین یا دوید زمان پارلمانتر به جزای که گرام دکی یا جی برای که پارلمانتر حق در دوزه کی حتی بکرن لسر ایداین تروری این هدف فرانیانش سر به مسئله لی وقتی داخلیانی سرکومر ترکیه اردوغان به کوین نابری به نوی ام ببینیم که دم داوود در باندورا خود سر برگردیم دادگاه هانجید که جبر صدمه مرد کاره یعنی مرکز پیشبینی بیشتر بکه که گله که جزای وان که صحنه که حتی راوستاندن بلا که پارلمانترن دبه که داخلیانی دستلاتی باندورا خود سر حکم دادگاه هانجید چه بکه که یک شما مزانن عمر فاروق گرگرلی اولا بو پارلمانتری اویه کجا علیه کو پاروکرنه که نوچه کی بو بریا سال 2016 دا پاروکر بو سر مدیا خوی جواکی کو نوچه نه آوی بود دو در دشما دیمن رسم اندام پکه که خویا کریه او پکه که گوتیه کو گر حکومت خوزه آشتید مه کی داده جبر صدم جزای هات اریکلن دادگاه بلند یعنی اسکارم بشم کو به صدام هزارم دوست کو حق پارلمانترین هده ده هات نوکرن هنه و جبر صدم همین دوزان دادگاه بلندن یعنی نتشتکی عجیبه کو بریار جدن کردن شو سر حکومت ترکیه شی گوتبو کو اگر فزدک هاتبون پارلمانتر لجنه گشتی پروسیدور چبه و اوه چه بجبر به صدمه مرد کاره ویب آوه کی باشه افخال زلال بو خجی جان اگر ام بدن برچاوان کو او ام ببیجن پروسید درباره خوپشاندان جبو پشتگیریا کوبانیه دا هر بسالان بردوامن ام دکارن ببیجن کو پیوندیا و که بویرن لگاره چه بویه به او اپراسیون لشکریه کو ترکیه دجی پککه کری بری دمکه کو بسر نکتبو جبو ام بجن رزگار کرنا ترکین کو هاتبون گرتن جاری پککه دا یعنی پیوندیا و ام ببیجن و دوسیه بوان بویران هیه هر بتوکی کتاج دست نشان کردن و وکی که گلک از بچم شیروبکارن سیاسی پارتیان سیاسی جویه که تین زمان کو به اشکال دبیشن اپراسیون گاره ترکیه تدا تکچو اجبار صدمت خوزه یعنی زخت سر هدف گرام بکه او رولا خویا نینی بده اجبیر کردن وشخو همی پشتی داخلیانین یه پشتی و نوچه که بلابو از بچم زخت و فزکیوان هاتن بلاس کردن نخواش خو وای هزارو يعني بريا دمها حضروا السطح فزكي هبون البرلمان تويكو حفصدي وي هدف هبون لشبو كوجنشكا و ابهاتا دي سروجة تركيا جبركو داخليانين سروقي مهبي هبون دخول هدف ورا قرتن سربدرا سربيرا داري ديسا ابهاتا دوباره كن وكيزن تدزاني پارلمانتر هدفی آگری کرن هدف گوتون کو چیه گاره لودر خویا کریه هفسروک هدف سرویه که داخلیانی دا گو چوندن همی پارلمانترام ناف چرچوبه زانیارین حکومت دا بو ادامه پروژه چارەسەری او فوتوگراف دەستێوان ببوون ئەوان تشتن کێون تینن پێشی لێت خۆزن ڕێیا خۆ پاقەژ بکەن ji بۆ هەلوژارتنەکان و ji ber ku dizanın ku yani ji bo Tirkiyeyê yasayê Tirkiyeyê de eger hîlbijartinekî çê ve divê ana li gorî hejmara parlamenterên heye ku ana li parlamento Tirkiyeyê pirsa min divê derbarê de Xecî Can yani anha di perlemanê de eger de ev prose çû serî yani em bibêjin ew kes parêzbendiya parlemanî ji ser endamên هدف رابو و دمه اندام پارلمان کم دبن و پروسه چه به و هلبجارتن بن و پارلمان وها کاری خو بردوام بکه انا هجماري تزاني بقشتي بارلمان ده شخصات بارلمانتر هنا لي ايكو اتفاقنا ايكو كتنا حفصي انا هجمارة كرسي حسدو 585 اگر هجمار سيتين ببه يعني انا بقشتي سيحب بارلمان سيحب كرسي والا ببه مجبورم که بریاره هلبجارتنا که پیشتمی بدن آلی یاسای چرچر یعنی قانونی ده افتش در پیشوان شخو لگرینین اردوغان ای پارتیان داخلیانی وان ای جدا و طایبت دست نشان کنن که بشه بله خارت زلال بو خجیجان ببوره پاملی را دنگ امریکا لباجار آمده خجیجان فارقین جا آمده مرا بی گلک سپاس بو باشتر اجل سپاس کم سرچاله کامپا سریکانی لباجار حسکه یا کو بهتری 10,000 کوچبرین سریکاری ودحوینه دناف دجی 4,000 زاروک دروشه که پر خراب داره
جبر کێمبوونا ئالیکاریان کو یەک ji sedemên wê yên sereke ew e ku neteweyên yekbûyî pênasînê bi wê kampê nake û ew alîkarî ya rêxistinên navnetewî û herêmî pêşkêş dikin kêm in. Pemnêrê me li Qamişlo raportek li dor kampê amade kiriye. Kampa Serêkaniyê li bajarê Hesekê ya taybet bi koçberên Serêkaniyê di rewşeke mirovahî pir xerab de ye. Li kampê 10,200 kes di nav wan de bêtirî 4,000 zarok hene. Li gorî rêveberiya kampê got bi nesaziya bingehîn ya kampê ji alê rêveberiya xweser de hat amadekirin. Lê alîkarî bo xelkên di kampê de tune ye. Giştî hejmarê ê derbas bûyî cemeh kampê de bûye heşt bûyî 10,149 kes 2,140 kes çel malbatın جمت كامبي ده بردواميا ويحيي انهم توسيع كيتشي بكن دري كامبي ده بس كسك خوبت بر اف مجارات هنا نا وك ريفبريا خسرنا كان اف كارابيك بيني دعمايتني وريفبريا منظمات بگشتي خونه دايبر Sedema sereke ya kembûna alîkariyê bo kampa Serêkaniyê nenaskirina wê ji aliyê UN ve ye. Got ev yek dibe sedema hemû dezgehên UN di kampê de kar nekin. Hin rêxistinên navneteweyî û herêmî hewl didin got pêdiviyên kampê ji alîkariyê pêk bînin. Di rewşa got kamp ne di lîsta kampên UN de ne yên li Bakurê Sûriyê. Rêxistina IPV bi alîkariya hin rêxistinên din heftane hin alîkariyê pêşkêş dikin. Dibêjin got ew alîkarî kêm dimîne û têra pêdiviya kampê nake. المخيم مثل ما انكم شايفين وضعه كثير مأساوي بحال روشا کمپê piriya xirab e. Pêtivî bi alîkariya ye. Demek û malbatên nîdihên nêzîkî sê mehan ew bê alîkarî dimînin. Ji ber ku derfet lawazin. Ger ku ev kemp li cem UNê hat benasîn, dara ji nû keçê bît. Li gorî serjmaran got 10,140 malbat di kampê de dimînin û malbatên nû rojane derbas dibin. Gazinên niştecihên kampê ji kêmbûna alîkariyan heye û dibêjin got rêxistinên mirovahî guh nadin wan û ew di rewşeke pir xerab de ne. Olî korî xwedê me dervekete me dervekete tiştê kêm eyên wela cona dihad şekere çay erno biçe dihad kifetê me dikir. Îno ne kêm tê. Em dixwazin wê ji bide bere cona xelaw dihad merebe dava tişta giştirmeyin. Em kîsa wî dikirin du em duan dikwanet dikirin bê dolar bayî. Em nekom bikirin jî. Ev xwedê were. Hêjaya gotinê ya got kampa Serêkaniyê di tebaxa sala 2020 de hat vekirin û derbederên Serêkaniyê yên got di dibistana de diman ji dema êrişa Serêkaniyê ya 2019 de hatin veguhestin kampê. Got niha nêzîkî 10,200 kes piraniya wan zarok û jinin di kampê dijîn û nenaskirina wê ji alê UNê ve weke kampeke fermî rewşa mirovahî li kampê aloz dike. Zana Umer dengê Amerîka bajarê Hesekê. Li xwekirina cilûbergên Kurdî di sersala Kurdî Newrozê de bûye tradisyon û nerêtek li nav xelkê Kurd li her cihekî û bi taybetî li Herêma Kurdistana Iraqê. Ji bo vê yekê her sal bi nêzîkbûna buharê û cejna Newrozê re terzî amadekariyên dirûna cilûbergan dikin. Pemnêrê dengê Amerîka li bajarê Silêmaniyê serdana terziyan kir û ev raport amade kir. وەستا فازڵ لە دوکانەکەیدا خەریکی دوورینی جلی کوردیە. ئەو بەرگدروویەکی کۆنی شاری سلێمانیە و بۆ 6 ساڵە لەسەر جلوبەرگی کوردی پیاوان کار دەکات. لە ئێستادا وەستا فازڵ و هەموو بەرگدرووەکانی تری جلی کوردی لەسەر قاڵترین ڕۆژەکانی ئیشکردنیاندان بەهۆی نزیکبوونەوەی وەرزی بەهار و جەژنی نەورۆزەوە. لە نەورۆزە خەڵک زیاتر خوێیاتە جلوبەرگەکە بە تایبەتی جلوبەرگی کوردی مەرغوبە خەڵک حەزی لێەکە بەس ئەوەیە ئێمە کێشەکەی ئێمە ئەوەیە تامانی یەکیش خەڵک بیری ناکەوێتەوە جل بکە لە مانگی دوو بە دواوە دەست پێەکەی لە مانگی دووش خۆی مانگی دوو 28 ڕۆژە لە عینی کاتشا بۆ نەورۆز 21 ڕۆژێمێنێ یەی تۆزێ زەختمانە چێتە سەر جلی کوردی بۆ نەورۆز دەکرێت بۆ بەهار زیاتر دەکرێت بەڵام ئێستا خەڵک فێر بووانێ بۆ هەنێ مناسبەی تایبەتی خۆشیەکە بەڵام مناسبەی نەورۆز مناسبەیەکی گشتیە
خەڵکیش لە بەهارە زیاتر حەزی لە جلی کوردیە عادەتەن لە مانگی یەکەوە دەست پێکات تاکو مانگی 4 بەردەوامە. لە ئێستادا پۆشینی جلوبەرگی کوردی لە سەیران و ئاهەنگەکانی نەورۆزدا بووەتە کللتورێکی گشتی لە شاری سلێمانی و تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان. بەهۆی فرەیی لە جۆرەکانی جلی کوردیدا هەم لە ڕووی قوماشە و هەمیش لە ڕووی ستایلی جیاواز کە زۆرینەیان بۆ ناوچە جیاوازەکانی کوردستان دەگەڕێنەوە، وەختێک کەسێک دەیەوێت جلێکی کوردی بدورێت بژاردەکانی زۆرن. هەندێک مۆدێلمان هەیە ئەوانە هەر تایبەتن بە سلێمانی، مەسەن شتێکمان هەیە پێڵێن چۆغەی سادە، ئەوە چۆغەی سادەیە و قۆرچەوشتی نییە. جۆرێکەکەمان هەیە مراخانیە، ئەوە پێشەکەی قەنەوە چەوشتیکی یەکرێ و قۆرچە و ئەوەش هەر سلێمانیە. بەس ئێستا خەڵکێکی زۆر سەری کردوتە سەر ئەم شێوە کراسیە کە ئێستا پێڵێن کە تافی. تا ساڵی 2012 تقریبان ئەرەوەڵا زۆر شێوا بوو، زۆر هەر لە 100 کەسا 50 جلی کوردی ناویست بەس قماشەکانی کوردی و ڕاستیەکەی، بەڵام لە دوایەوە وردە کەم بۆتەوە ئێستا زۆر باشە کەمێک خەڵک ماوەن کەشتی مۆدلاتیانەوەی هەمووی کوردی ئاساییە. بەرگدرووەکانی سلێمانی باسییان لەوەش کرد هەرچەند بەهۆی قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆرۆنا کەوا لە هاوڵاتیان دەکات کەمتر تێکەڵ بوون بەشداری لە ئاهەنگ و سەیرانەکاندا بکەن، بازار ڕووی لە کەزی کردووە، بەڵام ویستی زۆری هاوڵاتیان لەسەر جلی کوردی وای کردووە کەمتر لە هەریکێکی تر لە ناو بازاردا ئەوان تووشی زیان ببنەوە و ئێستاش کڕیارەکانیان وەکو جاران ڕوویان تێدەکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. بله بینرن هێژا لەخواکردنا جلوبەرگین کوردی جەژنا نەورۆزێدا هەر وەکو مەگوت یعنی و رەنگên wê ew wergerandineke rasterast ji buhara Kurdan ra ji rengên gul û kulîlkên buharê ra ku li her herêmekê jî taybetmendiyeke wê heye, her herêmeke Kurdî bi cilûbergên xwe tê naskirin. Lê mixabin di van salên dawî de bi taybetî li aliyê Kurdên Sûriye ve Newroz ji ber şerê navxweyî Sûriyê bi wê girseya awayê girseyî bi wê awayê berfireh nedihat em bibêjin pîrozkirin. Ew cilûberg li ser xwaristê gelek diyar nedibûn ji ber metirsiyên şer êrişên ku Daişê grupa terorîst li herêmên Kurdan dikirin û sala borî jî ji bo ber koronayê jî bû rêgir li bibêjin kombûnên berfireh vê derbarê de. Kurd Connection vir bi dawî hat ta cara bê her şal bin.